بۆ ئەوەی گۆڕانکاری بەسەر ڕەفتارەکانی منداڵەکەت دابێ پێویستە هەفتانە ئەم کارانە ئەنجام بدەیت. منداڵان لاسایی ئەو کەسانە دەکەنەوە کە سەرسامن پێیان و پێشەنگی ژیانی ئەوان. زۆر گرنگە دایک و باوکان ڕەفتاریان هێندە باش و کاریگەر بێ کە منداڵان لاسایی ئەوان بکەنەوە. زۆر گرنگە دایک و باوکان هەفتانە ڕۆژێک دەستنیشان بکەن کە بەیەکەوە لەگەڵ منداڵەکانیان بڕۆن بۆ کتێبخانە بۆ مەرجەی کە خۆشیان خوێنەر بن. زۆر گرنگە دایک و باوکان هەفتانە یان 2 هەفتە جارێک یان هەر ڕۆژێک یان هەر کاتێک کە لەگەڵ خێزانەکە بگونجێ سەردانیکردنیان هەبێ بۆ دەوروبەریان لەبەر ئەوەی ئەمە شتێکە کە پەیوەندی کۆمەڵایەتی منداڵەکە بەهێز دەکات. هەفتانە پێویستە چەند ڕۆژێکە بێکە گوێ لە منداڵەکانمان ڕابگرین بۆ ئەوەی بزانین لەکوێ کێشان هەیە و لەکوێ چارەسەریان بکەین. خاڵی پێنجەم و کۆتایی زۆر گرنگە دایک و باوکان ئەوە بزانن کە کاتێک بابەتێک دەکرێتەوە هەندێک جار بە ئەنقەس ڕای منداڵەکانیان وەربگرن. ئەگەر خۆڕایەکە گرنگیش نەبێ دەبێ وانیشانی بدەن کە قسەی منداڵەکە قسەیەکی باش و کاریگەر بووە.